بینەرانی خۆشەویستم کاتتان باش خۆشحاڵین ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دیاردە و دەروون بەوەی ئازیز شاد بینەوە هیوادارین تەوەرەکانی بەرنامەیە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. یاریەکێ لەو بابەتانەیەکەوە لە ژیانی ڕۆژانەدا و لە مەحفەلەکانی بواری تەندروستی دەرونی زۆر قسەی لەسەر دەکرێت بریتە لە مەسەلەی خەوتن. خەڵکانێکی زۆر هەن گلەییان هەیە بەدەم خەوتنیانەوە کێشیان هەیە دەربارەی خەوتن یانەوە تێ زۆر دەخەون یانەوە تێ یەکەم دەخەون یانیش هەندێکیان دەرمان بەکاردێنن و دوادار تووشی ئاڵۆدەبوون دەبن لەسەر ئەو دەرمانانێکەوە بۆ نووسن بەکاری دێنن. ئایا بابزانین خەوتن چییە و ئایا گرنگترین گرفتەکانی خەوتن چین کە خەڵکانێکی زۆر بەڕاستی بەلایەنەوە گرنگە بزان. سەرەتا خەوتن دیاردەیەکی فسیۆلۆژی بەشێکی زۆر لە زیندەوەرانە، یعنی تەنها تایبەت نییە بە ئادەمیزاد و بەشێکی زۆر لە زیندەوەران تەنها زیندەوەرە زۆر بچووکەکانیش نووسن بەشێکی گرنگە لە ژیانیە. ئادەمیزادیش وەکو یەکێک لەو زیندەوەرانی کە لە سەرگۆی زەوی ژیان دەگوزارێنێ نووسن بەشێکی گرنگە لە ژیانی و دەتوانین بڵێن یەک لە سەر سێی ژیانی ئادەمیزاد ئەگەر لێکی دەیتەوە بریتە لە نووسن، کەواتە کەسێک یاخود کائینێک کە یەک لە سەر سێی ژیانی بریتی بێ لە نووسن گرنگە بزانێن نووسن چییە لە چی پێک هاتووە چۆن دروستە بێت. دیارە نووسن بەڕێزان بریتی کاتێکەوە کەسێک خەوی دەکەوێتەوە بارێکی وەکوتمان فسیۆلۆژی ئاساییە، حاڵەتێکە لە ئەنجامی چەند گۆڕانکاریەکی فسیۆلۆژی و چەند گۆڕانکاریەک لە کارەبایاتی مێشک و لە خانەکانی لەش ڕوودات و کۆمەڵێک گۆڕانکاری فسیۆلۆژی لە تێکرای جەستە بە دەردەکەوێت و ئەو دەمەیکەوە کەسێک دەخەوێت دەتوانین تا ڕادەیەکی زۆر بڵین تەنانەت ئەندامەکانی جەستەشی گۆڕانکاریان بەسەر دێت، لێدانەکانی دڵ، هەناسە، تێکڕای سووڕی، تەنانەت سووڕی خوێنیش وەروها بڕی ئەو خوێنێکەوە بۆ مێشک دەڕوا بۆ ئەندامەکان دەڕوا هەمووی گۆڕانکاری بەسەردادێت و لەناو خودی پرۆسی نووسنیشدا کۆمەڵێک گۆڕانکاری هەیە بۆ نمونە خەونبینین کێچێکە لەو پرۆسانێکەوە ناو نووسندا ڕوودات ئەمیشان دیسان بەشێکە لە پرۆسی نووسن و دیارە من نامەیە بڕۆمە سەر هەندێک تەفاسیری زۆر ئەکادمی کە بە شێوەیەکی گشتی دوو جۆر نووسنمان هەیە یاخود خەوتن بە شێوەیەکی گشتیدا بەش دەبێتە سەر دوو قۆناغێکیان بریتە لە نووسنێک کە تایدا جوڵەی چاو خێرایە. کاتێک منەڵێم جوڵەی چاو خۆی مرۆڤ لە کاتی نووسنە چاوی داخراوە، بەڵام زانایانی خەونناسی لەسەرەوە کۆکن کەوا جوڵەیەکی شارراوە هەیە هیچ چاوە لە کاتی خەوتندا، ئەمەیان پێڵێن جۆری یەکەمی خەوتن پێی دەڵێن یا قۆناغی یەکەمی پێی دەڵێن خەوتن لە کاتی جوڵەی خێرای چاو. جۆری دەمیشان بریتە لە جوڵەی لەسەر خۆی چاو و بە شێوەیەکی گشتی چوار قۆناغی سەرەکی هەیە لە خەوتن، هەر قۆناغێک ماوەی درێژی خۆی هەیە. ئەمە لە ڕەنگە بۆ ئێمە بۆ گشتی خەڵک زۆر بابەتێکی زۆر گرنگ نەبێت، بەڵام بۆوانەی کە لە بواری خەونناسی کار دەکەن هەر قۆناغ و کۆمەڵک گۆڕانکاری تێدا ڕوودات، هەندێک نەخۆشی و هەندێک گرفت هەیە لە قۆناغێکی دیاریکراودا ڕوودات، ڕەنگە بۆ ئەوان زیاتر مەبەست بێت. ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەوەیە پرسیارێک دێتە پێشەوە شەوەیە ئایا مرۆڤ کاتێکی ماڵین بەشێکی گرنگ لە ژیانی مرۆڤ بریتە لە نووسن پێویستە مرۆڤ چەند سەعات بخەوێت و ئایا گرفتەکانی نووسن بە شێوێکی گشتی کامانن. دیارە بەڕێزان ئەگەر کەسێک بێت و کەم بخەوێت ئەوە لە ڕووی زانستیەوە و لە ڕووی لێکۆڵینەوەکان ئەوەیان دەرخستووە کە لەوانەیە زۆر جار کەم خەوتن گۆڕانکاری فسیۆلۆژی گەورەی بەدوادا بێت، لەوانەیە دواتر بە مەرجی کەسێک کۆتایی بێت ئەگەر بێت وەکو پێویست ئەو ماوەیەکە بۆی دانراوە نەخەوێت. بۆیە من پێشەوەی بڕۆینە سەر تێکڕای گرفتەکانی خەو تەفاسیلی کێشەکانی خەو چارەسەریەکانی بابزانین ڕای خەڵک لەسەر ئەو ماوەی کەوادەی دەخەون چەندە بە شێوێکی گشتی خەڵک چەند ساعتی پێویستە بۆ ئەوەی بخەوێت. فەرمون بابێکەوە ئەم راپۆرتە ببینین. بەیانە سەعات 6 هەڵەسم لە دەوری 9 وەخەوم جاری واسمەتدا تر زیاتر تەحمل ناکەم بە جۆرەیەوە بێت ڕۆژەکەم زیاتر بەرەکەوێت خەوەکەم کەمتر بەرەکەوێت. ئەنی زۆربەی کات بە ئاگەیت نەخەوتی؟ بەڵێ
هیچ کێشەیەکت هەیە لەگەڵ کەم خەویە؟ نا هیچ کێشێکم نییە نا لە کاتی خەوت هیچ خەویشی ناخۆش یا هیچ مشکلێکت هەیە لەگە خەوەکانتە؟ مشکلێکم نییە ناوەڵ 4 ساعت 5 ساعت زیاتر نا ئەم کەم خەویە وای کردو هیچ ئەشکالێ بۆ من بەنسبەت خۆمەوە ئەچکە من لە مناڵەوە فێر بووم شەو ڕۆژێ 2 ساعت خۆم بەسمە 12 خەم تا 8 ئەبێت کابوو سەبێخ بەڵام لەکەم خەویەکانە بەعکسەوە خەوی خۆشەکە سێ شەو ئەخەوم نوێبانی بەخەبرم هەشتو نیو باشە زۆر خەویش هەر باش ینی زۆر کات باش نییە ینی تۆ زۆر بنویت هەم جسمی هیلاکە بێ خۆت بێت تااقەتەبی بگرە ینی خۆشترەکە کەم بنویت باشترە زۆر کات ینی ئەگەر شتێک ینی ئەو ڕۆژە شتێکی ناخۆش بینی یا خۆت مشکلێکە دەبێ یان ینی کۆمەڵە شتەیە ئەو لە کات کە خەوی ناخۆش ببینی بەزەکە تۆ لەسەر مرتاحی خەویت دەکەیت هیچ مشکلە نابێ 12 بۆ 6 هەرەو ئەتوانم بخۆم شەو ڕۆژی 4 ساعت 5 ساعت خۆم لێم زیاد 4 ساعت 4 ساعت شوار نو 8 ساعات 8 ساعت 9 ساعات بەڕێزان لە ساڵی 2002 کۆمەڵێک زانای تایبەتمەند لە بواری خەوناسیدا لێکۆڵینەوەیەکیان کرد لەسەر 1 ملیۆن کەس 1 ملیۆن مرۆڤ بۆی بزانن کاریگەریەکانی کەم خەوی یاخود زۆر خەوی لەسەر تێکڕای ژیانی مرۆڤ چۆنە بۆیان دەرکەوتکەوە ئەو کەسانەی زیاتر لە 8 ساعت و نیو دەخەون و ئەوانەی کەوا کەمتر لە 3 ساعت و نیو دەخەون واتە ئەوانەی کەوا زۆر دەخەون و ئەوانەیش کەوا کەم دەخەون لە بەردەم ئەگەری ئەوەدان 15% زیاتر لە خەڵکی ئاسایی لەو خەڵکانی کەوا 7 ساعت دەخەون لە بەردەم ئەگەری ئەوەدان کەوا تووشی گرفتی تەندروستی و کێشە بن و هەندێک نەخۆشی تایبەتی دەرونی و عەقڵیان توش بێت واتە ئێمە وەکو پزیشکانی پسپۆر لە بواری دەروناسی و ئەو پزیشکانیش ئەو کەسانێش کە لە بواری خەوناسی کار دەکەن کۆکن لەسەرەوەی کەوا ماوەی دروست بۆ خەوتن بۆ کەسێک لە ڕووی زانستیەوە بریتە لە 7 ساعت ئێمە کاتێک دەڵێن 7 ساعت ئاستاییە کەسێک 7 ساعت و نیویش بخەوێت هەتا 8 ساعتیش بڕوە و کاتێک دەڵێن 7 ساعت دیسان ئاساییە کەسێک لە ڕووی بە شێوەیەکی یاس ئاسایی 6 ساعتە خەوێ خەڵک هەیە بە شێوەیەکی گشتی خەڵک هەیە زۆرە خەوێ ئەوە نەخۆشی نییە کاتێک بگات 8 ساعت زیاتر نەبێ و خەڵکانێکیشان بۆ خۆی بە 5 ساعت 6 ساعت ئیکتیفاکا بەخەوتن بەڵام ئەو لێکۆڵینەوەی پیشانداوە کەمتر لە 3 ساعت و نیو کێشەی تەندروستی لە دوا ڕۆژ دروستەکە و زیاتریش لە 8 ساعت و نیو دیسان نووسنیەکی تەندروست نییە بۆیە ئێمە ئامۆژگاریمان بۆ خەڵکی ئاسایی ئەوەیە کە نووسنی لە نێوان 6 بۆ 8 ساعت بێت ئەمە نووسنیەکی تەندروستە دیارە بە شێوەیەکی گشتی بەڕێزان ئێمە پۆلێنێکمان هەیە بۆ نەخۆشیەکانی خەوتن ئەو پۆلێنە بە شێوەیەکی گشتی نەخۆشیەکانی خەویدا بەشکردوتە سەر چەند نەخۆشیەک یاخود گرفتەکانی خەوتنی دا بەشکردوتە سەر چەند گرفتێک یەکێک لەو گرفتانەکەەوە زۆر قسەی لەسەر دەکرێت بریتە لە کەم خەوی یاخود خەوزران کەم خەوی دیارە بریتە لە حاڵەتێک کە دیایدا کەسێک بۆ ماوەی مانگێک نزیکەی مانگێک وەکو پێویست خەوی لێ ناکەوێت و کاتێکیشکەوە خەوی دەکەوێت ناتوانێت ناو خەودا بمێنێتەوە ساعتێکە خەوێت دوای خەبەریە بێتەوە 2 ساعتە خەوێتەوە جارێکتە دیسان خەبەریە بێتەوە واتە یان ئەوە تێ خەوی لێ ناکەوێت یانیش ئەوە تەیەکەوە لە کاتی خەوتن ناتوانێت بەردەوام بێ دیارەم حاڵەتە تاڕادەیەک بەربڵاوە و بە شێوەیەکی گشتی لەسەر گۆی زەوی نزیکەی 30% خەڵک ئەم کێشەیەیان هەیە بەڵام لە ساڵێکدا نزیکەی 10% گەنجان ئەم کێشەیان هەیە کێشەی کەم خەوی دیارەمە بۆیە کێشەیە چونکە دوجار کاریگەری نەگەتیڤی لەسەر تێکڕای ژیانی ئەو کەسە بۆ دروستە بێ بۆ نمونە کارمندێکە بۆ نمونە فەرمانبەرێکە قوتابیەکە کاتێکەوە نەخەوێ شەو ناتوانێت خەوی لێ بکەوە یاخود کە خەوێ تێر نابێت لە خەوتنیدا بۆ ڕۆژی دواتر ناتوانێت وەکو بە شێوەیەکی دروست کارەکانی ئەنجامدات بڕوا بۆ سەرکار و هەندێک جار بەڕێزان ئەم حاڵەتە کێشەی گەورەی تری بەدوادارێت بۆ نمونە لەوانێت لە ڕاوچێ خەمۆچی بێتاقەتی و بۆی نییە دوور نییە هەندێک کێشەی تەندروستی جەستەیشی بۆ دروست بکات کوسەر ئێشە و تێکچوونی هۆرمۆنەکان و کۆمەڵی گرفتی تر بۆیە ئەمەیەکێکە لە گرفتەکان و بە شێوەیەکی گشتی تێکچوونی خەودا بەشە بێتە سەر دوو جۆری سەرەکی زۆرێکیان پێی دەڵێن واتە کەم خەوی پێی دەڵێن کەم خەوی سەرەتایی لێرەدا هۆکاری سەرەکی هیچ هۆکارێکی ئاشکرامان نییە بۆ کەم خەوی کەسەکە لە خۆیەوە خەوی تێک دەچێت و لەوانەیە بەهۆی یعنی واتە نەخۆشیەکی دیاریکراومان نییە
لەوانەیە سترێسێکی هەبێ شوێنی نووسنەکەی وەکو پێویست نەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی هۆکارێکی واضح و دروستمان نییە مە پێڵێن کەمخەوی سەرەتایی جۆری دووەمی کەمخەوی بریتە لە کەمخەوی دووەمی لێرەدا هۆکارێکی ئاشکرامان هەیە بۆ ئەم کەمخەویە یاخود نەخۆشیەکی دەرونیە بۆ نمونە نەخۆشی خەمۆچی نەخۆشی شیزۆفرینیا نەخۆشیت لە ڕاوچێ یاخود لەوانەیە نەخۆشیێکی جەستەیی هەبێت نەخۆشیەکانی دڵ نەخۆشیەکانی کۆندامی ڕژان بۆ منە نەخۆشی غودا نەخۆشیەکانی دیکەی گورچیلا نەخۆشیەکانی ماسوولکە و ئێسقان یاخود لەوانەیە کێشەیەکی یاخود گرفتێکی گەورەی کۆمەڵایەتی هەبێت بەردەوام بیری لێ بکاتەوە هەموو ئەمانە هۆکارن بۆیە ئەو کەمخەوی کە دروستە بێت ئێمە پێ دەڵێن کەمخەوی دووەمی دەرەنجامی کێشەیەک یاخود گرفتێکی ترە دیارە بەڕێزان هەردوو جۆرەکەی کەمخەوی سەرەتایی و دووەمی دەبنە جێگەی ناڕەحەتی و نیگەرانی و کەسانێکەوە بەدەستیەوە دەناڵێنن و زۆر جار وەکوتم کاریگەری نەگەتیڤی لەسەر تێکڕای ژیانی کۆمەڵایەتی و ژیانی ئەکادمی و ژیانی کردداری ئەو کەسە بۆ دروستە بێت پێشەوەی بڕۆمە سەر چارەسەری کەمخەوی وە خەوزران پێم باشە بێکەوە راپۆرتێک ببینین کە تێیدا باسی بە شێوەیەکی گشتی باسی پرۆسەی خەوتن و هەروەها هەندێک لە نهێنیەکانی خەوتن دەکات فەرمون بابێکەوە بینەری ئەم راپۆرتە بین. نووسن ئاکارێکی گرنگی زیندەوەرانە و یەکێکە لە تایبەتمەندیە هەر گرنگەکانی مرۆڤ نووسن نزیکەی یەک لە سەرسی ژیانی ئادەمیزاد پێک دەێنێت ئەگەرچی ئەرک و مافەکانی نووسن تا ئێستا بە شێوەیەکی ئاشکرا و ڕوون نەخراوەتە ڕوو بەڵام سەرمێنراوە کە نووسن پرۆسێکی یەکجار گرنگە بۆ مانەوە و بەردەوامبوون لە ژیان بە شێوەیەکی تەندروست تاقیکردنەوە و لێکۆڵینەوە زانستی و پراکتیکەکان سەلماندویانە کە نەنووسن بۆ ماوەیەکی زۆر دەبێتە هۆی تێکچوونێکی توندی جەستەیی و دەرونی و عەقلی و دوجار دوور نییە بە مردن کۆتایی بێت گرنگی نووسن هەر بە تەنها لەوە دانیە کە پرۆسەیەکە بۆ مانەوە و تەندروستی مرۆڤ بەڵکو خودی پرۆسی نووسن گرێدراوە بە چەند یاردێکی گرنگی فسیۆلۆژی و جەستەیی گرنگەوە کەوای کردووە پرۆسی نووسن قسە و باسی زۆر هەڵبگرێت یەکێک لەو پرۆسانەی زۆر بە توندی بە نووسنەوە گرێدراوە بریتە لە پرۆسی خەونبینین کە دیاردێکی گرنگی ژیانی ئادەمیزادە و خوێندنەوە ڕافەی زۆری زانستی و فەلسەفەی و ئاینی و تەنانەت ئەدەبیشی بۆ کراوە نووسن بۆ پێی کە گرێدراوە بە کۆمەڵی گۆڕانکاری بایۆلۆژی و فسیۆلۆژی و دەرونی لە ژیانی مرۆڤدا زۆر جار تێکچوون یان شڵەژان لە سیستەمی بایۆلۆژیان دەرونی مرۆڤ تێکڕای پرۆسی خەونبینین تووشی تێکچوون و گۆڕانکاری گەورە دەکات لە پۆڵێنی نێودەوڵەتی تێکچوونەکانی نووسندا گرفت و تێکچوونەکانی نووسن دابەشکراونەتە سەر چەند جۆرێک یەکێک لە جۆرەکانی تێکچوونی خەو بریتە لە کەمخەوی یان خەوزڕان کە حاڵەتێکی بربڵاوە لە هەموو 100 کەسێک لە سەر ڕووی زەوی نزیکەی 10 کەس گیرۆدەی ئەم گرفتن کەمخەوی یان خەوزڕان لە تەک ئەوەیە کە حاڵەتێکی جارسکەرە و دەبێتە هۆی نیگەرانی و بێزاری دەرکەوتووە و دەرئەنجامەکانیشی دووبارە جێگەی نیگەرانی و ناڕەحەتین گرنگترین دەرئەنجامەکانی کەمخەوی بریتین لە خەمۆکی دڵەڕاوکێ نەمانی تەرکیز و لە بیرچوونەوە خراپ بەکارهێنانی دەرمان و مادە هۆشبەرەکان ئەمە جگەلەوە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ڕووداوەکانی هاتوچۆ و لە دەستدانی کار و پیشە و دابەزینی کوالیتی ژیان بریتە لە کەمخەوی جۆرێکی تری تێکچوونی خەو بریتە لە زۆرخەوی لێرەدا کەسی توش بوو زیاد لە پێویست دەخەوێت و هەمیشە خەواڵ و دەردەکەوێت و بەردەوام واز دەکات پێویستی بە خەوی زیاترە و لە نووسن تێر نەبووە جگە لە کەمخەوی و زۆرخەوی گرنگترین تێکچوون و گرفتەکانی دیکەی نووسن بریتە لە بینینی خەونی ناخۆش و کابوس شلبوون و ئیفلیجبوونی پەلەکانی لە کاتی خەوتن هەناسە سواری لە کاتی خەودا ڕۆشتن بەدەم خەوەوە قسەکردن بەدەم خەوە میز بە خۆداکردن لە کاتی نووسن و چەندین گرفتی دیکەی جۆرا و جۆر هەرێک لەم گرفتانە دەبنەمایی ناڕەحەتی و نیگەرانی ئادەمیزاد هەر بۆیەش دەستنیشانکردن و دۆزینەوەی چارەسەرێ بۆ ئەم گرفتانە بۆ تەمایی گرنگی پێدانی شارەزا و پسپۆڕانی بواری دەرونی و کەسانی تایبەتبەند لە چارەسەری گرفتەکانی نووسن بەڕێزان وەک بینیمان دیارە زۆر جۆری تێکچوونی خەومان هەیە من دواتر دێمە سەر جۆرەکانی تریش بەڵام ئێستا بابێمە سەر چارەسەری کەمخەوی کەسێکەوە خەوی تێک چووە باش ناخەوێت زۆر جار لە بەرنامەکانی تردا تەلەفۆنمان بۆکەن لە فەیسبوک نامەدە دێرن پرسیارەکە بێ دکتۆر خەوم کەمە یاخود باش ناخەوم ئایا چی بەکاربێنم چی بکەم و چی نەکەم جارێ پێش هەموو شتێک بەڕێزان ئێمە شتێک هەیە لە زانستی خەونناسیدا پێی دەڵێن سلیپ هایجین واتە شێوازی باشترکردن و پاککردنی خەو یاخود سازگارکردنی خەو ئەمە چییە؟ ئەمە کۆمەڵێک ڕێو شوێنە بەبێ پشت بەستن بە دەرمان بەبێ گەڕانەوە بۆ دەرمان وا دەکات تۆ خەوت باشکەیت دیارەمانە کۆمەڵێک خاڵە هەوڵەدەین یەک بێنە سەری پێش هەموو شتێک بەڕێزان زۆر گرنگە
ئەو شوێنەی کەوا ئەو کەسەی لێ دەخەوێت شوێنێکی شیاو بێت بۆ نووسن یعنی لە شوێن گرنگە هەموو جارێ ماڵین شوێنی نووسنت تەنها با شوێنی نووسن بێت شوێنی تەلەڤیزیۆن و پلەیستەیشن و کۆمپیوتەر و ئیشی ئینتەرنێت و ئەمانە نەبێت شوێنی نووسنت زۆر گرنگە شوێنێکی پاک خامۆش بێدەنگ تاریک و شیاو بۆ نووسن و ئەو سەرینەی کە لە سەری خەوی ئەو قەرەوەلەی لە سەری خەوی زۆر گرنگە شیاو بێت بۆیە کەسانێکی زۆر هەن کاتێک لە شوێنێکە ڕۆم بۆ شوێنێکی تر شوێنی نووسنەکەیان تێکە چێ ئەمە وا دەکات کەوا خەویان تێک بچێ یەکەم کەواتە یەکەم خاڵی باشترکردنی خەو ئەوەیەکەوە شوێنەکەت شیاو بێت دیارە خاڵی دۆم ئەوەیە خەڵکانێکی زۆر هەن بەڕێزان بەیانی 1 ساعت 6 لە خەوەڵستێ بەیانی دوایەوە ساعت 7 ڕۆژی دواتر ساعت 5 شەوان شەو هەیە ساعت 11 خەوێ شەو هەیە تا ساعت 1 و 2 شەو بە دیار فەیسبوک و ئینتەرنێت و فیلمەوە دانیشتووە ئەمەشیان دیسان هۆکارە بۆ کەم خەوی بۆیە ئێمە ئامۆژگاریش ترمان ئەوەیە ئەو کەسانی خەویان تێک چوە زۆر گرنگە کاتێکی دیاریکراو دابنێن بۆ خەوتن و کاتێکی دیاریکراویش دابنێن بۆ لە خەو هەڵسان و خاڵێکی تر زۆر گرنگە خەڵکانێکن کاتێکەوە ڕۆ ناو جێگا خەویان لێ ناکەوێ نیو سعات سعاتێک 2 سعات ئامادەجیان تێدایە ناو جێگاکی خۆیان بمێنەوە لەسەر تەنیشتی ڕاستە خەوێ دوای کە خەوی ناکە ڕاتە سەر تەنیشتی چەبجارێکی ترگەڕێتەوە بۆ ئەم لە هەڵستێتەوە تۆزێک دانیشە دیسان پاڵەکەوێ نەخێرەمە شێوازێکی زۆر نادروستە بۆ باشترکردنی خەو ئێمە دەڵێن کە خەوت لێ نەکەوت لە شوێنەکەی خۆت هەڵسا بڕۆ خۆت ئیشێکی تر بکە ناو جێگانە مەمێنەوە ئەوە دیسان خاڵێکی گرنگە کە پێویستە بیزانن شتێکی تر مهمە ئەویش خاڵێکی ترەوەیە دەرمانە وروژێنەرەکان گرنگە مادە وروژێنەرەکان بەکار نەهێنرێن بەسمان چییە جارێمە بە نەخۆشەکان ئەڵێن بە خەڵکەڵێن کە تووشی کەم خەی بوون چا قاوە کافاین بیپسی چوکلێت و شیرینی ئەمانە بە شەو کە زۆر بەکار بهێنرێ وا دەکاکەوا کەسێک خەوی تێکچێت بۆ ئەوانێک تووشی کەم خەی بوون گرنگە خۆیان دوور بگرن لەم مادانە و هەروەها خاڵشتی زۆر گرنگ ئەوەیە لە ڕۆژدا خەو نەخەوێت ئەو کەسێکەوە تووشی کەم خەوی بووە زۆر کەسێک دێ بۆ لای ئێمە ئەڵێ دکتۆر من خەوم نایە بە شەو ناتوانم بخەوم بەڵام کاتێکەوە لەگەڵی دادەنیشی دەڵێ لە ڕۆژە من 6 ساعت 7 ساعتە خەوم بێگومان کەسێک لە ڕۆژدا 6 7 ساعت بخەوێ ناتوانێت بە شەو بخەوێ بۆیە گرنگە ئەو کەسانە نووسنی ڕۆژانەیان کەمکەنەوە و بتوانن بۆ بتوان لە شەودا بخەون دیارە وەرزش بە شێوەیەکی گشتی بەڕێزان خاڵێکی دیکەی باشترکردنی خەوە بەڵام ئەم وەرزشە ئەم مەشقکردنە گرنگە لە شەودا نەبێت خەڵکانێکی زۆر هەن ئەڕوا بۆ وەرزشکردن بۆ یاری تۆپتۆپێن ئەڕوا بۆ یاری ئاسن تا سعاتی 11 12 شەو دوای ڕاتەڵی خەوم ناکەی بێگومان خەوت لێ ناکەوێت چونکە تۆ تێکای دەستت چالاک کردوەوە جارێکی تر و ئامادەگی هوشیاری تێدا دروست بووە بۆیە باش ئەگەر وەرزش بکرێ بەڵام لە ڕۆژدا بکرێ یاخود لە عەسر بکرێ نەگاتە دوای سعات 7 شەو وهروەها گرنگە لە شەودا ئەو کەسێکەوە خەوی تێکچۆ کارێک نەکاتوای لێ بکا و شیار بێت هەمیشە بەدیار بۆ مانەوەی زۆر لەسەر کۆمپیوتەر لەسەر ئینتەرنێت ئەمانە وا دەکاتەوە کەسێک خەوی تێک بچێت بەڕێزان کێشەیەکی دیکەی کە وا دەکات خەومان تێک بچێ مانەوە بەگیار تەلەڤیزیۆن و جێگرتن لە مۆسیقای بەرز تا درنگانێکی شەو بۆیە ئێمە ئامۆژگاریمان هەمیشە ئەوەیە ئەڵێن لە جیاتی ئەوەی کەسێک کە خەوی تێک چۆ بێگومان ئەمە بەسمان ئەوانە لە جیاتیەوە دانیشە بەگیار تەلەڤیزیۆنەوە بڕوا رادیۆ زۆر باشترە لە تەلەڤیزیۆن یاخود گوێگرتن لە مۆسیقایەکی لەسەرخۆ بە ڕەنگە بە هێدفۆن یاخود بە مسەجلێک لە تەنیش خۆتەوە بەڵام تەلەڤیزیۆنە وهروەها خوێندنەوەی شتێکی سادە نەک بڕۆی تۆ دانیشی مەقالەیەکی فکری ئاڵۆز بخوێنیتەوە چەند کۆپلە شعرێکی ناسک ڕۆمانێکی سادە چەند بابەتێکی کۆمەڵایی سادە ئەتوانی ئەوانە بخوێنیتەوە بۆیکەوە خەوت باشتر بێت گرنگترین خاڵیش کە دیسان گرنگە بۆ باشترکردنی خەو بریتە لە کردارەکانی خۆ خاوکردنەوە ئەمە چەند ئەگەر لە سایتەکانی ئینتەرنێت بگەڕێن ریلاکسیشن تکنیکس کە لەوانە لێچێ لە حەقەکانەوە بە تەفسیلی بڕۆینە سەری چۆن خۆمان خاوکەینەوە ئەو شێوازانە کامانن بە شێوەیەکی پراکتیکی پیشانی بەڕێستانی بدەم چۆن خۆمان خاوەکەینەوە چۆن عەزڵاتەکان ماسوولەکانی خۆمان خاو دەکەینەوە ئەوەش دیسان ئیشێکی گرنگە بۆ باشترکردنی خەو بۆیە بەڕێزان ئەم هەنگاوانی باسم کرد یەکەمین هەنگاوە کە ئێمە لێوە دەست پێ بکەین پێش ئەوەی بڕۆینە سەر بەکارهێنانی دەرمانەکان دیارە لەگەڵیشیدا ئەمە کەسانێکەوە ئەم ڕێوشرانە هەندێک جار کار ناکات لەگەڵیان هەندێک دەرمان هەیە بەکاردێن ئەو دەرمانەش بەڕێزان زۆر گرنگە بەڕێستان بیزانن دەرمانەکانی خەوە یەکێکیان بەڵام ئەم دەرمان نابێت لە ماوەی 2 هەفتە تا 3 هەفتە زیاتر بەکار بهێنرێت ژینان نەخۆشەکە تووشی ئاڵوودەبوون دەبێت ئیتر بە یەکجاری نووسنی تێکەچێت تکایە ئەو دەرمانێکەوە بۆ خەوتن بەکاردەهێنرێن مادەی خەویان تێدایە لە 2 هەفتە تا 3 هەفتە زیاتر بەکاری مەهێنن ئەجینا
یەکجاری فێری دەبن هەندێک مادەیەترمان هەیە هی خەو نییە بۆ خۆی بە نەخۆشی تر بەکاردێنرێ بۆ منە دەرمانی دژە خەمۆچیمان هەیە بۆ منە تریپتیزۆڵ و دۆکسیپین ئەمانە بۆ خەمۆچی بەکاردێن بەڵام یەکێک لە سیفەتەکان ئەوەیەکەوە نەخۆشخەوی پێدێت ئەمەش دەکرێت دیسان بەکار بهێنرێ هەندێک مادەیەترمان هەیە بەڕێزان کەسێک کە هەموو ئەم ڕێژیمان لەگەڵی بەکار نەهات بۆ منە ئەلتریپتۆفانمان هەیە لەگەڵ میلاتۆنین ئەمان هەندێک مادەی تایبەتن ئێمە ئەتوانین هەندێک جار لەگەڵ نەخۆشەکاندا بەکاری بێنین هیوادارم کەوا کەستان تووشی کەم خەوی نەبن بەڵام ئەگەر تووشیشی بوون بەم شێوازە زانستیانێکەوە باسم کرد چارەسەری بکەین دیارە بەڕێزان لە تەک کەم خەویدا گرفتێکی دیکەمان هەیە کە پزیشکانی پسپۆر لە بواری خەونناسیدا قسەی لەسەر دەکەم بریتە لە زۆر خەوی بە پێچوانەی گروپی یەکەم خەڵکانێکن زۆر دەخەون بەردەوام خەواڵن و کاتێکیشکەوە نەخەوتون یاخود لە خەڵ دەستن وا هەز دەکەن هێشتا تێر نەبوون لە خەوتن هێشتا پێویستیان بەخەوتنە دیارە ئەمەشیان گرفتێکی وەکو ئەوەی یەکەمیان زۆر باونیە وەکو کەم خەوی بەڵام 5% خەڵک ئەم گرفتەی هەیە بۆ خۆی هۆکارەکانی زۆرن بۆ دەستیشانکردنی پێویستە کەسێک بۆ ماوەی یەک مانگ بە بەردەوام شەو یان ڕۆژیان هەردوو وەختەکەی شەو و ڕۆژ زۆر بخەوێت زیاتر لەو کاتێ بۆی دانراوە بۆ 9 ساعت 10 ساعت یان ساعت دەخەوێت هۆکارەکانی بریتین لە هەندێک نەخۆشی دەرونی بۆ منە خەمۆچی شیزۆفرینیا دڵە ڕاوچێ هەندێک گرفتی کۆمەڵایەتی خۆتزیینەوە لە هەندێک گرفتی کۆمەڵایەتی بۆ منە بۆی ئەم گرفتاینێتەوە پێش بیری نەکاتەوە بەردەوام خەوێت و هەروە هۆکاری تریشی بریتە لە هەندێک نەخۆشی تایبەت بۆ نەخۆشەکانی دڵ هەندێک جار بەکارنانی مادە هۆشبەرەکان ئەلکوهول ئاڵوودەبوون لەسەر مادە هۆشبەرەکان و ئەلکوهول هەمووەمانە بۆیان هەیەکەوە کەسێک تووشی کەم خەوی بکات زۆر خەوی بکات ببورن و هەروەها کەم خەوی لە شەودا خەڵکانێکن باش ناخەون لە شەو بۆیە سیستمی خەویان تێکەچێت لە ڕۆژ زۆر دەخەون شەوی دواتر شەوەکەی زۆر دەخەون ڕۆژی دواتر دیسان خەویان ناکەوێت دوای ئەوە زۆر خەون ینی ئەم سوڕیان لێ تێک دەچێت دیسان ئەمەش وەکوتم بە چاکترکردنی خەوتن بەبێ دەرمان هەندێک جار چارەسەر دەکرێت بەڵام هەندێک جاری تریش هەندێک مادەمان هەیە بۆ منە مادە وروژێنەرەکان هەندێک جار بەکاردێنین بە تایبەت بۆ قوتابیانی زۆر دەخەون لە کاتی ئەزمونونەکان هەندێک جار هەندێک مادەمان هەیە بۆ منە ئەمفیتامین بەڵام دیسان دەبێ وشیار بین چونکە ئەم مادانەش بۆیان هەیە ئاڵوودەبوون دروست بکەن دەبێ پزیشکێکی پسپۆر بە ماوەیەکی دیاریکراو ئەم دەرمانی بۆ بنووسێ وەروە هەندێک مادەی دیژە خەمۆچی کە مادەی خەویان تێدانە بۆ منە گروپی SSRI ئەمەش نێکجارتوانین بەکاربێنی بۆ کەسانێکەوە زۆر دەخەون تێکچوونێکی تر گرفتێکی دیکەی خەو بەڕێزان بریتە لە تێکچوونی سووڕی نووستن و ئاگایی ئەمە یانی چی بۆ منە کەسێک نانەوایە شەوانە تا سەعاتی 3 و 4 دەبێت لە ناناوخانە کار بکە بەیانی کاتێکەوە هەوڵدا بخەوێ خەوی ناکەوێت و شەوانیش کاتێکەوە نایەوێت بخەوێت دانەوەخانەکەیش بکە ئەبینێ خەوی دێ بۆ واتە پێناسەکەی چییە ئەم نەخۆ حاڵەتە بریتە لە حاڵەتێک کە دیایدا کەسێک ئەو کاتانی کە دەوێت بخەوێ خەوی ناکەوێت بەڵام ئەو کاتانی کە دەوێت بە ئاگا بێ خەوی لێ دەکەوێت ئەم حاڵەتە دیارە لە ئەنجامی تێکچوونی کاتی خەوتن دروست دەبێت بۆ منە ئەو قوتابیانێکەوە تا درانی شەو ئەمێنەوە ئەو کارمەندانەی بۆ منە خەفەریاتیان هەیە ئێشکگریان هەیە هەندێک خەڵک هەیە لە خستەخانەکان بۆ منە ئێشکگرە هەندێک خەڵک هەیە ئیشەکەی وا دەخوازێکەوە زۆر بمێنێتەوە ئەمە وا دەکاتکەوە سووڕی خەوتنەکەی تێک بچێت دیارە بەڕێزان هەندی حاڵترمان هەیە زۆر پەلە قسەی لەسەرەکەم یەکێک لەوانە بریتە لە ڕۆیشتن بەدەم خەوەوە ڕۆیشتن بەدەم خەو ئەمە حاڵەتێکە زۆر جار ڕوودات بە تایبەتی لە لای گەنجان یاخود منداڵان و ئەم حاڵەتە دیارە حاڵەتێکە نەخۆشیش ترسناک نییە بۆی هەیەکەوە کاتێکەوە کەس منداڵەکە تۆزە گەورەتر دەبێت دەگاتە تەمەڵی هەرزەکاری یاخود گەورەتر دەبێت دەگاتە 20 ساڵ 25 ساڵ حاڵەتە نامێنێ و نەخۆشەکە لە خەو هەڵستێت ناو ژوورەکەی هاتو چۆرەکان نەجار ماڵەکەشی بەجێ دێرێ ڕاتە دەرەوە ئەم حاڵەتش دیسان گرفتێکی دیکەی خەوتنە و هەروەها هەندێک گرفتی تر بریتە لە بۆ نمونە قسەکردن بەدەم خەوەوە کە مەژدیسا هەندێک خەڵکێ بەدەستیەوە دەناڵێنێت بەدەم خۆوە زۆر قسە دەکات بۆڵەکە لە بەردەمی خۆیان دیارە ئەمە حاڵەتێک نییە بڵین دیسان ئەوەش پەیوەندی بە نەخۆشیەکی عەقڵی و هینەوە بێ بەڵام زۆر جار ئەوانەی کە دەوروبەری ئەو کەسە بەتایبەت ئەگەر بەتەنیا نەخوێ ئەو کەسە ئیزعاجە بن شتێک گرنگە بیزانین ئەم کەسانی کە لە بەرخۆیان قساکەن زیاتر باسی ڕووداوەکانی ڕۆژەکەن و لەو کاتێکەوە قساکەن ئەوە خەون نابین خەڵکانێک پێیان وایە ئەمە خەونەکەیەتی ئەیجێڕێتەوە نەخێر پەیوەندی بە خەوەنیە و شتێک کەش گرنگە نهێنیەکانی خۆیان نادرچێن خەڵکانێک ڕوا گوێنێ بە دەمی و بزانە باسی چێکە ئەم قسانێکەیکە هیچیان پەیوەندی بە نهێنیەوە نییە و خۆتانی پێوە مەشغوڵ مەکەن چکە هیچ نهێنیەک نادرچێنێ و کێشەیەکی تری خەو بەڕێزان بریتە لە دیتنی کابوس یاخود خەونی ناخۆش
ئەمەش دیسان بەهۆی ئەوەی کەوا کەسێک سترێسی زۆری هەبێت لە ژیاندا نامرتاح بێت لەوانەیە هەڵستێتەوە خەونێکی زۆر ناخۆشی بینیەوە هەستی کردویان ئەوە تێ لە شوێنێکی بەرزە فڕێ دەنە خوارەوە یاخود ئەڕوا بۆ ئیمتیحان و ئەڵێن ناوی ڕۆیتە ژوورەوە نایکەنە ژوورەوە یاخود پێڵێن تۆ ئەو شهادە هێناوتە دەبێت جارێک کە بگەڕێیتەوە بۆ قۆناغە سەرتاکانی خوێندن چەند خەوێکی لەوا بەتانەیە دیسانیش ئەوەش یەکێکە لە گرفتەکانی خەو بەتابەت ئەو کەسانێکەوە بە شێوەیەکی بەردەوام ئەم حاڵەتیان هەیە بۆیە پێویستە سەردانی کەسێکی پسپۆر بکات بۆ چارەسەری بەڕێزان دیارە گرفتی دیکەی خەومان زۆر هەیە بەڵام لەبەر ئەوەی کەوا پێویستە زانم بڕۆمە سەروەرگرتنی پەیوەندیەکان و ئەو پرسیاران لە فەیسبوک دەکرێت بۆیە ئێستا ناوبڕێک وەرگرین و لە بەشی دوین بەرنامەکە ئەگەڕێمە بۆڵامدانەی پرسیارەکانتان بەڕێزیشتان دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانیان ئارتی یاخود لە ڕێگەی ئەدرسی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا و بەرنامەی دیارە دەرون سەرنج و پرسیارەکانتان بنێرن ئێمە شەمیشە بە خۆشحاڵیەوە وەڵام دەدەینەوە. بەڕێزان جارێکتر سڵاو ئێستا دەستەکەین بۆ وەرگرتنی پەیوەندی تەلەفۆنیەکان وەڵامەکانی فەیسبوک یاخود پرسیارەکانی فەیسبوک سەرەتا کاکاوەر وەرەگەین لە شاری کەرکووک فەرموو کاکاوەرجان. مرحبا قوربان. مرحبا جانی من. أنا برسياركمان زحمة دابا. فەرموو کاکە برە. برسياركمان ئەوەیە کە لە کاتی خەوا من لایەقم سڕە بێ. لایەکت سڕە بێ. بەڵێ زۆرتر دەستم سڕە بێ. بەڵێ. پاشان جار وهەیە 6 ساعت دەخەوم بە شەوان. بەڵێ. و باشتر بە ڕۆژ ینی هەر دقیقە سەرەکەمان سەرەکە لە ماوەی دقیقەوە دەخەونی یەکتر خەوم لێکەوێ. بە ڕۆژە. بەڵێ. بەڵێ. اینجا پرسیارەکەت دەربارەی ئەمە چیە کاکە هاوەرجان؟ پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەوە نەخۆشیە یان خووە یا خوچیە؟ بەڵێ بەڵێ. باشە زۆر سپاس کاکە هاوەر دیارە ئەوەی بەشی یەکەمیان جۆرێکی تێکچوونی خەومان هەیە لە کاتی خەو نووسندا نەخۆشەکە بەشێکی هەستەکە بەشێکی ئیفلیج بووە و بە زۆری ئەمە ئەگەر حاڵتەکەی جەنابەت بێستا بۆی باسە کەم زانم ئەم حاڵەتی تۆیە یان نە لە کاتی خەوەوە هەستەکات ینی بۆ منە بۆ چەند چرکەیەک یان بۆ چەند دقیقە ئەگەر چاوی بکاتەوە ناتوانێت بەشێکی جەستەی بجوڵێنێ ئەمە دیسان ئەمە جۆرێک لە جۆرەکانی تێکچوونی خەو بەهۆی بە شێوەیەکی گشتی لایو کەسانە زۆرەکەوە قەڵەون لایو کەسانە زۆرەکەوە خواردنی قورس زۆرە خۆن شەوان یاخود کێشەیەکی جەستەیان هەیە بەڵام ئەوەی جەنابەت ئەگەر تەنها سڕبوون بێ ئەمە پەیوەندی بەوە هەیە زۆر جار لە کاتی جۆرێکی ستایلێکی نووسن هەیە بۆ منە زۆربەی چێش دەخەیتە سەر لایەکی جەستت بۆیە زۆر گرنگە خۆت ڕابێنی لەسەرەوە یان ئەگەر کەسێک لە ژوورەکەی بێ هاوکاری بکات چەند ڕۆژێک تا ڕادەی لەسەرەوە تەنیشت بگۆڕی تەنها لەسەر یەک لا نەخەویت ئەمە دوای ماوەیەک ئەمە نامێنێت ئەوەی تریان کە جەناب دەڵێ نوعێک لە حاڵەتێکمان هەیە ئێمە لە زۆر خەویدا لە ڕۆژدا ڕۆدات نەخۆشەکە بۆ ماوەی چەند لەحزەیەک لەنکاوێکەوە شلە بێ و چاوێتە خەوەوە لە ماوەی خۆت باز کرد لە ماوەی چەند چرکەیەک یاخود چەند دقەیەک خەوی لێکەوێ اینجا زۆر جار ئەمە لە شوێنە گشتەکانە ئەم کێشەی بۆ دروستە بێ کاتێکەوە بۆم لە تعزیەکە بۆم لە دایرەیەکە ئەمەشیان هەتا ئێستا ئەمە چارەسەریەکی تایبەتمان نییە بۆم حاڵەتە مەگەر بە دوای هۆکارەکانی بگەڕین بۆ منە ئەگەر کێشەیەک بۆ گرنگە تەختێکی دەماغ بگری بۆ بزانانی هیچ کێشەیەکنی لە مێشکتا وەروەها گرنگە هەندێک مادەی وروژێنەر بە ڕۆژە بەکاربێنی بۆ منە چاو قاوە لە ڕۆژدا بۆ تۆ باشە بەڵام لە شەو ناوەکوتم بۆی خەوت تێک نەچێ و وەرزشکردن بۆ ئەوی هەمیشە خەواڵ و نەبیت و هەمیشە ئەگات لە تەندروستی خۆت بێت پەیوەندیشتری تەلەفۆنی وەرگرین کاکە محەممەد لە شاری هەولێر فەرموو کاکە محەممەد کاتر باش گیانی من من سێ مادەم حەق وەردەگرم لە خەستەخانەی ئەنافرانیل کاک محەممەد دەنگت تۆزێک وازحنی ئەگەر تۆزە وازحتر شوێنەکەت باش بکەیت ئێستا دەنگم باشە بەڵێ فەرموو من سێ زۆرە حەبی وەردەگرم لە خەستەخانەی یەکیان ئەنافرانیل بەڵێ ئۆلانزاپین لەگەر ئەرکەنی بەس حەز دەکەم بزانم سوودەکانی چیا و زەرەرەکانیشی چیا بەس ئەمن ماوەشی زۆر دوو ساڵ دەبی ئۆلانی دەخۆم ئۆلانزاپین ینی ئەگەر یەک شەو نەیخۆم خەو من یەتا بەیانی ناتوانم بەدیلی چیە ئەوە ینی ئێستا من لە مێژە دەیخۆم بەڕاستی کاک محەممەد تەنها پرسیارم ئارتانیش بەکاردێنی بەڵێ ئەرکەن و ئەنافرانیل و ئۆلانزاپین بەس حەزەکەم سوودەکانی بزانم لە زەرەرەکانیشی بزانم بەسەر چاو دیارە کاکە محەممەد جارێ سەرەتا ئارتین و ئارتا من نازانم بۆ تۆ نووسراوە ئارتان بۆ بەکاردێنی چونکە ئێمە هەمیشە ئەڵین ئارتان یەکێکە لەو مادانێکەوە ئاڵوودە بوون دروستەکە و ئێمە ئارتان بۆ هەندێک حاڵاتی زۆر تایبەت بۆ منە کاتێکەوە نەخۆشێک دەرمانێک بەکاردێنێت جستەی ڕقە بێ
لیک لە دەمیارێتە خوارەوە ئەویش لەگەڵ هەندێک دەرمانە ڕوودا لەگەڵ ئۆلانزاپین و ئەنەفرانینا ڕوونادات بۆیە نازانم ئەم دەرمان بۆ نووسراوە لەوە ئەچێ جەنابەت تووشی ئاڵوودەبوون بیبی ئەم ئارتانەوە یەکێ لە هۆکارەکانی کەم خەویتۆ ئەم مادەیە ئەمە یەکێکیان دوو ئەگەر بگەڕینەوە بۆ ئەنەفرانی و ئۆلانزاپین ئێمە کۆمەڵێک نەخۆشیمان هەیە کە بۆی بەکاردەین نازانم دیسانیش نەخۆشیەکە جەنابەت چێ بۆ منە بۆ خەمۆکی دێوانەیی بۆ سکیزۆفرینیا واتە فیسام بۆ وەسواسی هەندێک جار ئەم دوو دەرمانە بێکەوە بەکاردەهێنرێ کەسێکەوە زۆر وەسواس بێت بۆ خەمۆکی تند هەندێک جار ئەم دەرمانە بێکەوە بەکاردەهێنرێ و دیارە هەموو مادەیەکیش بەڕێزم ئەوە بۆ وتم سوود و خازانجەکانیەتی هەندێک کێشەشی هەیە بۆ نمونە یەکێک لەو کێشانە ئۆلانزاپین زیاد لە پێویست بەکاربهێنرێ یاخود ئەگەر لەگەڵ یا خواردنی زۆر بخورێ نەخۆشەکە قەڵەوە کات و هەندێک جار پێویستە تۆ ناوە سێ مانگجارێک فەحسێکی شەکرەی خۆت بکەیت چونکە هەندێک جار نەخۆش تووشی بەرزبوونەوەی ڕادەی شەکر دەکات و ئەنەفرانیش هەندێک جار وەک بینین لێڵ دەکاوە وا دەکا هەندێک جار ئەویش میسکردن تۆزێ درەنگ بێت و پیساییکردن درەنگ بێت بەڵام هەموو ئەم مادانە کاتێکەوە فترێ ینی هیچیان جێگەی مەترسیی هیچیانی ئەوە نین بڵین کاریگەریەکەی ئەوەندەتون بێتە مەترسی بۆ سەر ژیانی بەڕێز کاک هۆگر وەردەگرین فەرموو کاکە هۆگرجان کاک دیفۆرم کاتت باش کاتر باش ئەزیزم وەڵا تەنها پرسیارێکمەوە بەس پێش پرسیارەکە پێشنیارێکمە بوو فەرمووجانی من ئەو کاتێک کە پەیوەندەکان سەرەتا پەیوەندەکان وەرگری دواتر وەڵامێم دیوە بۆی ئەوەندە لەسەر هێڵ نەمێنینەوە بەڵێ پرسیارەکەشم وڵای من بە ڕۆژانە ناخۆم لەبەر دەوامەوە شتانە بەڵام شەوانە خەوم دوا دەکرێت یعنی تقریبا 3-4 ساڵ دەبێ هەر لە دوای سعات 12ەوە دەخەوم بۆیە بەڵێ کاک هۆگرجان بەڵێ پرسیارەکە تەواوکە ژیانی من دیارە پەیوەندەکەی کاک هۆگر پچرا نەمزانین پرسیارەکەی چییە بەڵام وا بزانم ئەوە بووکەوە بە شەو باشە خێ بەڵام ڕۆژ ناخێ شتێکی وا بوو دیارە سەبارەت بە پێشنیارەکەی کاکۆگر هەردی ساوەکو خۆی دێتەوە گەر من مەجموعەیەک خەڵک پەیوەندەکەیان وەرگرم و نەفرێشتر لەسەر خەتەمێنێتەوە هەر بۆیکەوە ئەویتریان وەربگرم بەڕاستی وە ناشکێت چونکە مە نازانین ماوەی بەرنامەکە هەر پەیوەندێک چەند دەوێت بۆیە دەبێت لەگەڵ پرسیارەکاندا وەڵام بدەینەوە بەڵام من داوام هەیە لە ڕێگەی کاکۆگر و لە ڕێگەی بەرنامەکە شۆ پێم خۆشە پێ بڵم تکایە پرسیارەکانتان با کورت بن و پەیوەندیان بە بەرنامەوەکە هەبێت ئەوە زۆر گرنگە اینجا وابزان مەگەر کاکۆگر بەرنامەکەی دیت بێت من باسی ئەوم کرد کە هۆکارەکانی کەمخەوی کامەیەوە هۆکارەکانی بە ڕۆژخەوتنی زۆر و بە کەمخەوتنی زۆر ینی کەم خەوتن چییە و باسی ئەو شێوازانم کردی وادارم سوودی لەم شێوازانە بینی بێت کە من باسم کرد کە نزیکەی دەخاڵ بوو کاک علی وەردەگرین لە شاری سلێمانی فەرموو کاک علیجان کاتە باش دەخۆشی لێکم زۆر سپاس دەکەم کاکە دکتۆر من یەکەم تەمەنم 62 ساڵە تەمەن درێژ بیاخوا بە شەو زۆر کەمە خەوم بەڕاستی ئەتوانم لێ مودەی ساڵێکە ساڵ و نوێکشە زۆر خەوم کەمە بە ڕۆژی ناخەوم لە دارێک کارەبام بە ڕۆژی کارەباکەم ئیشی ساعات وردە و مرداکەم وەکو معلومات هیچ کێشەیەکم نییە الحەمدولیلا و کەم و کووریم نییە بەس خەوم زۆر کەمە 5 دقە خەوم 10 دقە بەخەبەرم لە شەوە بە ڕۆژی ناخەوم ئیتر نازانم کارەکەی چێ دکتۆر باشە کاکە علیجان کاک علی بە شێوەیەکی گشتی لای مناڵان و لای ئەو کەسانێکەوە لە سەر و 55 و 6 ساڵن پرۆسی خەوتن گۆڕانکاری بەسەردادێت بە شێوەیەکی گشتی خەیان کەمە بێتەوە ئەوانێکەوە لە دوای 6 ساڵیە تەمەنیان بۆیە حاڵاتێکی مەترسیدار نییە بەڵام لەگەڵیشیدا هەندێک جار کێشەی ترمان هەیە بۆ منە لەوانەیە فشار بەرزبوونی فشاری خوێن بۆ منە شەکرا بۆ نمونە نەخۆشەکانی دڵ نەخۆشەکانی بڵبڕی پشت ئازاری ماسوولکەکان جەنابەت وا تێگەیشتم کەوتت هیچ کێشەیەکی جەستەی نییە خۆشحاڵم هیوادارم قەت کێشەی جەستەیت نەبێ بەڵام دیسان ئەو ڕێوشێنانەی کە باسم کرد بۆ نمونە چاو قاوە و شیرینی بە شەو هەوڵ دەنەی خۆیت جگەرە کێشان ئەلکحول بە شەو زۆر گرنگە کە نەی خۆیتەوە بۆ ئەوەی خەوت تێک نەچێت چکەمانە مادەی وروژێنەرن دوایی بەخەبەرەبی زۆر بەخەبەرەبی و هەوڵ دەوەکوتم تۆزێک بە ڕۆژ جوڵەت هەبێ بە پێ زۆر بڕۆیت بۆی شەو ماندوو بیت بە شەو نیو سعاتیش بێم هەوڵ دەنەخەویت چکەمە زۆر کاریگەری هەیە و هەروەها ئەگەر هەروە بەردەوام بووی وەکوتم ئەتوانی سەردانی پزیشکێکی پسپۆڕ بکەیت بۆ ماوەیەکی کورت هەندێک دەرمان هەیە توانی بۆت بەکاربێن و خەوەکەت باشە بێ و لە بیریشی مەکە هەندێک خواردن هی قڕس هەیە بە شەوان تکایە بۆ هەموو جێگران و بینەران ئەڵێم خواردنی قورس بە شەوان خەوتێکەدات یان خەوی ناخۆشە بینی بۆیە ئەگەر خواردنی قورسی شەخۆی محاولە بکە بە شەوکەمی کەیتەوە وەروە خواردنەوەی شیر لە شەودا گلاسێک شیر شتێکی باشە و خەو باشتر دەکات. منیرە خانمان لەگەڵە لە شاری سلێمانی فەرموو منیرە خان. مرحبا دکتۆر. مرحبا عزیزم. دکتۆر جان من ئەگەر هەست کاتێک بچمە قەرەباڵغی و شوێنێکەوە
ئیتر ئەو شەوە تا بەیانی من مێشکم ئەو قسانە لێاتەوە و خەوم لێ ناکەوێت بەڵێ ئیتر نازانم حەلم چییە باشە زۆر سپاس دیارە منیرەخان زۆر کەس هەیە ئەم گرفتەی هەیە بەڕاستی ئەم حاڵەتی کە جناب باسێکی من لە چەند کەسێک کەش بیستومە ئەو پرسیاریان کردووە کە کاتێک شەو ئەیانوێ بڕۆن بخەون هەموو ئەو ڕووداوانەی کەوا لە ڕۆژدا بینیویانە هەندێک نەخۆشتری شەڵێ من ڕووداوەکانی یەک هەفتە هەر هەمووی مێمۆریەکەیان دیارە باشە هەمووی دووبارە کاتەوە منیرەخان ئەمە نەخۆشیەکی دیاریکراو نییە و مەگەر ببێتە هۆی ئەوەی کەوا خەوت تێکچێت ئەگەر نا هیچ نەخۆشیەکی دیاریکراومان لە بواری تەندروستی دەرونی نییە باسی ئەم حاڵەتی جەنابەت بکات بەڵام هەمیشە ئێمە ئەڵێین وەرزشکردن بۆم حاڵەتەیە جەنابەت وەرزشکردن و پێش خۆی بڕۆیتە ناو جێگا گرنگە لە جیاتی ئەوەی دانیشی خۆت بە بیرکردنەوە لەم بابەتانە مەشغوڵکەیت و یەکسەر پاڵکەویت نە پێشەوە ڕادیۆیەک داگیرسێنە پارچەیە مۆسیقا گوێ بیست بە پارچەیەک مۆسیقای لەسەرخۆ و لەگەڵیشی دەتوانی وەکوتم کتێبێک کە کتێبێکی زۆر قڕوس و گران نەبێت هێدی لەگەڵ یا بخوێنیتەوە ئەمەش هاوکاری دەکات بۆ ئەوەی کەوا دەمارەکانت خاوبنەوە هێدی ئەچیتە خۆ و مەشغوڵی بیرکردنەوە نابیت لەو ڕووداوانەی کەوا لە ڕۆژدا ڕوویدا بەڕێزان پرسیارێکمان بۆ هاتووە لە فەیسبوک باسیەوە کات ئایا ئافرەتان ئافرەتێک خوشکێکی بەڕێز نامێکی نردوو ئەڵێ ئایا من لە سوڕی مانگانە پێش ئەوەی بڕۆمە ناو سوڕی مانگانە خەوم تێکە چێ زۆرە خەوم هۆکارەکەی چییە دیارە ئێمە بەڕێزان بەو ئەم حاڵاتە زۆر باوە لە نەخۆش لە سوڕی مانگانی ئافرەتاندا بەتایبەت 2 ڕۆژ پێش سوڕی مانگانە یاخود 2 ڕۆژ دوای سوڕی مانگانە کەسەکە تووشی زۆربوونی خەو دەبێت و هەندە جاریش لە دوای لە کاتی سکپڕیدا لە کاتی دووجانیدا ئەمە حاڵەتێکی ئاسایە بەهۆی تێکچوونی هەندێک لە هۆرمۆنەکانی وەکو پرۆجسترۆن و ئیسترۆژین ڕۆدا جێگەی مەترسینیە ئەتوانێت هەندێک حەبی تایبەت بۆ ماوەیەکی کورت بەکاربێنی کە کاریگەری سلبیان لەسەر منداڵەکە نەبێ و خەوەکەی گەڕێتەوە باری ئاسایی خۆی دیارە کاک ئەحمەدمان لەگەڵ لە شای ڕانیە فەرموو کاک ئەحمەدجان ئێوارە باش کاک دکتۆر ئێوارە باش جانی من باشی بەڕێزەکەم زۆر سپاس تۆ باشی کاک من شەوانە بەڕاستی خەونی زۆر ناخۆش دەبینم وەکو چی خەوی ناخۆشی وەڵی وەکو خەونجار هەیە سزم دەکرێم کە لەسە دەکەم لە ناو بەحر ئاو دەمبایە لە شاخ بەردەمەوەیە لە دڕندا مەسەرەن هەموو خەونەکانم یعنی بەدەگمەن هەیە خەونێک ببینم دڵم پێی خۆش بێ خەونەکان هەموو ناخۆشم بە دەرەژایی تەمەنیشم وا بوومەوەنی بەبیرم بێ زایدە نەگە مەجای بدەی زۆر جاریشێ دەستم سەر دەبێت کە بە خەبەر دێم وا دەزانم شەلەلی یەداوم دەستم هەتا 5 قەوزە بە ئیش دەکەوێتەوە ئەو باڵم هەردوو باڵەکانم بەڵێ باشە چیش کاک ئەحمەد ئیشی جەنابەت چییە ئیشی جەنابەت چییە جەنابەت چی ئیشێکەکەیت وەڵا هەر ئیشم کاسبم بەڵێ زایدەن یەک جاریش کابوسم گرت یعنی ئەوەندە ترسام بڕوا بکە یعنی خەریک و شێت بم سەلامەتی ئینشاڵڵا دوور لە جەنابەت یەکجار ئەو کابوسم گر یەکجار جادازم ئەوە چاری چییە بە حەبوو دەرمان چا دەبێ یانی ڕێنمایی چێ بۆمان بەڵێ باشە کاکە عەلیجان دیارە کاک ئەحمەدجان ببوورە یارم حاڵەتێک باسم کرد کابوسە تۆقینە شەوە تۆقینی پێڵێن هەندێک جار ئێمە تەرجمەی کوردیە و ئەوەی سەربوونەکە باسم کرد وەڵامدایەوە لە پەیوەندەکەی پێشوو بەڵام بەنسبەت کەوابیس وەکوتم ئەمە پەیوەندی بە نەخۆشیێکی دیاریکراوە نییە بە زۆری ئەوانی لە ژانی ڕۆژانەیاندا سەرقاڵن گرفتی کۆمەڵایەتیان هەیە زۆر فکر لە شتەکانەکەنەوە ئەم کاوابیسانە ئەبینن هەندێک جاریش بەکارێنی هەندێک ماددە بوون هەندێک دەرمان بەکاردێنی بۆ نەخۆشیێکی دیاریکراو یەکێ لە دەرەنجامە دەرەچەکانی یاخود لاوەچەکانی ئەم دەرمانە بریتە لە بینینی کابوس و خەوی ناخۆش چارەسەری ئەمانە وەکوتم تاوەکو خەوت نێ مەڕۆ ناو جێگا شوێنەکەت دوور بێ لە دەنجی تەلەڤیزیۆن چرای تێدا نەبێ شوێنەکە شوێنێکی باش بێت چونکە بەڕێزە هەندێک جار خەڵکانێکن پێش ئەوەی بخەون بۆ منە ناڕوا بۆ توالێت لە ناوەڕاستی خەودا بۆ منە میزڵدانی پڕە کاتێک کە میزڵدانی پڕە ئەموا دەکات خەونی ناخۆش ببینێت یاخود خواردێکی قورسی خواردووە مەعیدەی گەدەی پڕە ئەموا دەکات خەونێکی ناخۆش ببینێت بۆیە گرنگە پێشەوەی بڕۆیتە ناو جێگا بڕۆی بۆ توالێت میزڵدانت خاڵی بێت و 3 سەعات پێش خەوتن هیچ شتێک نەخۆیت بەلایانی کەم 3 سەعات هیچ شتێک نەخۆیت بۆی ناو گەدە ئیزعاج نەکاوە نەمێنێتەوە و ئێوارانیش خواردنێکی سووک بخۆیت بۆەوەی ئەو کەوابیسانە نبینی و ئەگەر هەر بەردەوام بوو بۆ ڕێجیمانش ئەتوانی وەکوتم کۆرسێکی تایبەت لە دەرمانە کورت خایەنەکان بۆ نەخۆش بۆ کێشەکانی خەو کە بە ئینگلیزی پێیانڵێن زێت گروپی زێت 3 حەبن ئەمە توانێت هەندێک جاریەک لەو حەبانە بۆ ماوەیەکی کورت بەکاربێنیت 2 هەفتە 3 هەفتە و نامێنێت ئینشاڵڵا دیارە کاک ئەحمەدمان لەگەڵ لە شاری سلێمانی فەرموو کاک ئەحمەدجان
کاک ئەحمەد لە سلێمانی سڵاو برام سڵاو لە دکتۆر سڵاو کاک ئەحمەد فەرموو سپاس دوو پرسیارم هەیە زەحمەت نەبێ بەڵێ یەک پەیوەندی لە نێوان نەخۆشی فەقەرات ئینزیلاق یا سۆفانی مل یا پشت لەگەڵ نەخۆشیە دەرونیەکانە چۆنە خاڵی دووەمیش ئەم دوو عیلاجە بۆ چه حاڵەتێ بەکارێت سێرترالاین لەگەڵ ئەمیتری پتیلاین باشە کاکە سپاس بۆ تۆش دیارە سەرەتا لە پرسیاری دوم بۆی لە بیرمان نەچێتەوە سێرترالین و ئەمیترپتلین دوو حەبن بۆ نەخۆشی خەمۆچی بەکاردەهێنرێن هەردووشان و ئێمە دویان هەردووچان بێکەوە نانووسین مەگەر فترەیەک یەکێکمان بەکارهێنا دوای ماوەیەک بینیمان نەخۆشەکە سوودی لە نابێنێ اینجا ئەم حەبەشی لەگەڵ بەکاردێنین ئەکرێن دوو حەب هەردووچان بۆکوتن بۆ نەخۆشی خەمۆچی یاخود بۆ نەخۆشی دڵڕاوچێ ئەم دوو دەرمانە بەکاردێنرن پەیوەندی نێوان فەقەرات و نەخۆشە دەرونیەکان بەڕاستی پەیوەندیەکی ڕاستە و خۆ و مباشرمان نییە تەنها ئەوانە بێت ئەوانەی کەوا تووشی هەر نەخۆشیێکی درێژخایانە بن نەخۆشی دڵ نەخۆشی فەقەرات نەخۆشەکانی گورچی لە هەر نەخۆشیێکی درێژخایان بۆی هەیە تووشی نەخۆشی خەمۆچی بن لەگەڵیا واتە خەمۆچی دایان نەگرێت تێکەڵ بە خەڵک نابن باری تەندروستی دەرونیان بەرەو خەمۆچی ئەڕوات ئەمە تاکە پەیوەندیەکی واضحە لە نێوان ئەم دوو نەخۆشیەدا بەڕێزان پرسیارێکی دیکەی فەیسبوک وەردەگرین پێشەوەی کەوە بڕۆین بۆ پەیوەندیەکی تر پرسیارەکە دەڵێ بەڕێزان کە ئایا ئەو کەسانەی مەشروبات ئەلکۆهۆل و مادە هۆشبەرەکان بەکاردێنن ئایا ئەلکۆهۆل چ کاریگەریەکی هەیە لەسەر نووسن بە شێوەیەکی گشتی بەڕێزان ئەگەر ئەلکۆهۆل بۆ خۆی وەکو مادەیەکی وروژێنەر وایە ینی وروژێنەرەوەیەکەوە وارکە کەسەکە هەمیشە وشیار بێت ینی بە ئاگا بێت ئەگەر بۆ ماوەیەکی ینی بە کەمیەیەکی کەم بخورێتەوە لە ماوەیەکی دوور و درێژدا کەمیەکی کەمی لێ بخورێتەوە وارەکە کەسەکە باش بخێت بەڵام کە گەیشتە حدیەوەی زۆری تێدا بکرێت لەوانەیە یان ئەو تێ کەسەکە تووشی کەم خەوی دەکات یانی شەوە تووشی زۆر خەوی دەکات لە ڕۆژدا زیاتر دەخەوێەوە سووڕی خەوتنی بە شێوەیەکی گشتی لێتێرێت بۆیە ئێمە ئەمۆژگاری زۆربەی خەڵکردێکەوە لە شەودا مادە ئەلکۆهۆلیەکان و هۆشبەرەکان زۆر بەکارنهێن پەیوەندیەکی دیکەی تەلەفۆنی وەردەگرین کاکە ڕزگار لە شاری سلێمانی فەرموو کاکە ڕزگار جان شەو باش جانی من فەرموو جانی من پرسیارەکان کە بەڵام زۆر بە کورتی والله دكتور شلون كاخوات تفرشت فرخاتكم زوره بله لا ما بيسوي ازعاج كذا بله اما تسالي كم تسالي مشان ما هو خوي كما جاوش كاخوي خوي تقلبي لحال بله پرسیاری سێمت کاکە ڕزگار لەوە چێ پەیوەندیەکەی کاکە ڕزگار داخرابێتەوە بۆیە وەڵامی ئەو دوو پرسیارەی دەینەوە ئەگەرچی وەڵامی پرسیارێکمان داوەتەوە سەرەتا من پێم باشە باسی پرخە بکەین دیارە پرخە ئەنجامە هۆکارەکانی ئەوە نیە چێکیان لەوەیەکەوە کەسێک بە ڕۆژ زۆر ماندوو بێ و باش نەخەوێت هیلاک بێت کە ڕاتەوە ینی پرخەی دێت ئەمە یەکێک لە هۆکارەکانی پەیوەندیەکەشی ئەوەیەکەوە ناوپەنچک شل دەبێت لەو کاتەیە ناتوانێت وەکو پێویست هاتوچۆ بکات کە شل لەبێت ئیتر بۆیە ئەم دەنگە دروستە بێت لە دەنگەژیەکانەوە و ئەمە یەکێک لە هۆکارەکانە هۆکاریشتر بریتە لەوەی کەوە ئەوانەی قەڵەون دیسان ئەوانیش بەهۆی شلی ناوپەنچکیان واروەها لە کاتی خەوتندا وا دەکاتکەوە ئەم دەنگیان لەلا دروست بێت وە خواردنی قڕس دیسان لە شەودا ئەمانە هەمووی هۆکارن بۆ پرخە و چارەسەریشی وەکو وتم دەرمانێکی یاریکامان نییە بۆ چارەسەرکردنی پرخە هەتەنها ئەو ڕێجیمانن لە شەودا خواردنی قورس نەخورێت و چێشی لەش دابەزێنرێت و بێگومان کەسێکیشکەوە بە ڕۆژ ماندوو بێت و زۆر هیلاک بێت ئەوە چارەسەرێکەوەیەکەوە بخەوێت و پرخەکەشی هەرە بێت بەنسبەت کەم خەویەکەی ماڵەوەشتان باسم کرد کەمێکێکە لە کێشەکان و ڕێوشێنەکانیشم باس کرد لە بەرکەین بەرنامەکە ناتوانم جارێکتر بگەڕێمەوە سەری سبەینە لە دووبارەکردنەوەی بەرنامەکە توانین جەنابێت ڕێوشێنەکان ببینی بۆی سوودی لێ ببینی کاک محەممەد وەردەگرین فەرموو کاکە محەممەد جان دکتۆر جان باشی زۆر سپاس عزیزم باشی بە قوربان سەلامت بیاخوا دکتۆر جان ئەمە تەمەنەشی وا بەڵام ئەوەم نییە بەڵام زۆر لەو تەمەنادەم مایک تاشتامە تەمەند درێژبی شەوانە خەوم نییە یعنی بە ڕۆژەوە نووسنەوە هیچ شەویش دەوروبەری سەعات 3 شەوێ 2 شەوێ ئاوا خەوم لێ دەکەوێت بەویش بە زۆر بە زەحمەتی
بانیانیش زوو سەعات 6 5 ئاوە خەبەر دێم نازانم سەبەبەکەی چییە بەڕوون بەگە وەڵامت یعنی لە تقریبا چەند ساعتە خەوی کاکە پەڕی 2 ساعات 3 ساعتێ ناپەڕێ بە ڕۆژیش خەوم نا بەڵێ باش دیارە دیسان کاک محەممەدجان باسمان کرد جەنابەت نەخۆشی کەم خەویت هەیە چکە گەر مانگێک تێپەڕی بەماوەی یەکمان کەسێک کەمتر لە 5 ساعت بۆ 6 ساعت خەوت مانەوە کەم خەوی هەیە وازحە و هۆکارەکانیشی وتم ئەگەر هیچ هۆکارێکت نەبێ مانای وایە ئەمە کەم خەوی سەرەتاییە ئەگەر هۆکاری تریشی بۆ من ئەگەر لە ڕاوچێت هەبێ خەمۆچیت هەبێ شتێک هەبێ زۆر فکری لێ بکەیتەوە نەخۆشیەکی دیکەت هەبێ جەستەیی ئەمە دیارە دیسانگەڵم پێویستی بە چارەسەری ئەمانە هەیە ئەگەر سەرەتایی بێ یان دومی بێت بێگومان پێویستی بە چارەسەری هەیە ڕێو شوێنەکانی باشترکردنی خەوم باس کرد لە سەرەتای بەرنامەکە هیوادارم لە دووبارە بوونەوەی بەرنامەکە سوودی لێ ببینی جوێی لێ بگری و ئەگەر هەروە بەردەوام بوو لەگەڵ بەکارانی ئەم ڕێوشێنانش پێویستە سەردانی پسپۆرێکی دکتۆرێکی پسپۆر بکەیت بەڵام ئاگادار بە دەرمانی دژە خەو بۆ ماوەی دوو درێژ بەکارمەهێنا بە پێویستە لە ماوەی 2 هەفتە یان 3 هەفتە زیاتر نەبێت و ئەو دەرمانە بەکاربێنیکەوە کاریگەریەکەیان بۆ ماوەیەکی کورتە واتە کورتخایەنەکان مادەکانی خەویت کورتخایەن دیارە لەبەر کەمی ماوەی بەرنامەکە دوایین پەیوەندی وەردەگرین نەشمیل خان لە عربەت فەرموو نەشمیل خان کاک دکتۆر سڵاو بەخێر بێی سەر چاو وڵا کاک دکتۆر من ئەوەی ڕاستیە قسەکردنم بیرەچێتەوە ئێستا یانی گوێ لە تۆش بگرم هەر قسەیەک و کردبێت و هەموویم لە بیرەچێتە خۆشم ناتوانم قسەکە دەربڕم بەڵێ تەمەنت چەندە نەشمیل خان 23 ساڵ تر نازانم چارەسەری هەیە ئەوە یان نا تەمەنت چەندە 23 ساڵ هەموو شتێکت بیرەچێتەوە یان هەندێک شتی تایبەت هەیە بیرەچێتەوە وەڵا زۆربەی شتەکانم هەر نازانم قسە بکەم هەموویم بیرەچێتەوە لە مەکتەبیشە نایەرم تر دەست هەڵبڕم یا ماوەسا پرسیارە شتێکم لێ بکە ناتوانم جوابی بدەمەوە ئەگەر غەیری مەکتەب غەیری کتێبەکە بێ یا بڵێ بە بۆ چوونی خۆت بیڵێ ناتوانم قەت ناتوانم باش دیارە ئەوەی کە نەشمیل خان باسیەکات تێکەڵە لە ئێوان دووشتا یەکەمیان ئەوەی کەوە ئەگەر شتێک بۆ چوونی خۆت بێ نەتوانانی قسەی لەگەڵ بکەی یاخود لە شوێنەکان نەوێت دەست هەڵبڕی لەوانەیە بەشێکی پەیوەندی بە شەرمەوە هەبێت بە شێرمە کۆمەڵایەتێکەوە هەندێک لە بەتایبەت ئافرەتان هەیەە ئەگەر ئەوە بێت ئەوە مۆزوعێکە لە حڵقەیەک پاسمان کردو بە درێژی ئێستا وەختی نییە بڕۆینە سەری ئەگەر پەیوەندیشی دیسان لە بیرچوونەوەش دیسان ئێمە داماننا حڵقەیەکی دوو درێژی لەسەر بکەین بەڵام هەندێک مەلوماتی گشتیر بدەمێ ئەوانەی کەوا سترێسیان زۆرە لە ژیان زۆر بیر لە بابەتێکی دیاری کراوەکەنەوە لە ژیانی کۆمەڵایەتیان گرفتی کۆمەڵایەتیان هەیە بە شێوەیەکی گشتی یاخود نەخۆشیەکی دەرونیە یاخود بۆ نەخەمۆچیە چێل هۆکارەکانی بریتە نیشانەکانی بریتە لە بیرچوونەوە ئەمانە هۆکارەکانین ئەجینا تەمەنی جەنابەت 23 ساڵی ئەوە نییە بڵین گرفتێکی ئۆرگانیت هەیە لە مێشکدا بۆیە ئەمەد بیرەچێتەوە بەڵام هێشتاش بۆ ئەوەی کەوە دڵنیابین پێویستە تۆ هەندێک پشکنی تایبەتی مێشک و دەمارە هەیە بیانکەیت دوایەکەوانە هەمووی تەبیعی بوون اینجا دیارە حاڵەتەکەت لەواتی حاڵەتێکی دەرونی بێت پێویستی بە چارەسەری ئەو کاتەشتوانی سەردانی پزیشکێکی پسپۆر بکەیت بەڵام بە شێوەیەکی گشتی هەوڵ لەم فترەیەدا هەندێک شت هەیە لەبەری کەیت لەبەرکردنی شتەکان هاوکارە بۆ ئەوی کەوا کەسێک مێشتی چاڵاک بێت بۆ منە هەندێک کەس دیندارە ئێماڵین قورئان لەبەرکردن باشە ئەو کەسانێکەوە زۆر لەگەڵ دینە بەینیان نییە ماڵین لەبەرکردنی شعر بێ فێربوونی زمانێکی نوێ بێ ئەمانە هەمویان هۆکارن بۆی کەوا مێشک چاڵاک بێ یادەوەریت بەهێزتر بێت بەڕێزان دیارە بەم شێوەیە ئێمە گەیشتینە کۆتایی لەبەرکەمی بەرنامەکە کەوتی گەیشتینە کۆتایی بەرنامەکە هیوادارم کەوە هەمووتان شەوگارتان باش بێ و هەمیشە خەوتان باش بێت و تووشی کەم خەوی و زۆر خەوی نەبن و سووتان لەم چەند ئامۆژگاریە کرد بێت کە وەرگرت بێت کێمە باسمان کرد بۆیە لێرەدا دەڵێن شەوگارتان هەشاد و کامەران و ماڵەکانتان ئاوا و ڕۆشنا و خواتان لەگەڵ Allah